بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتان داین لەم کاتژمێر و کاتژمێری داهاتوش بۆ قسەکردن لەسەر پرسێکی گرنگ ئەویش پرسی ئاینی ئیبراهیمیە مێژووەکەی چییە لە ڕووی زارایەوەکەی سەرهەڵداوە کێ بانگەشەی بۆ دەکات جیاوازی لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام چییە مەترسیەکانی چین و باز لە ڕێکەوتنی ئیبراهیمیش دەکەین کە ڕێکەوتنێک بوو لە بینی قەوارەی زایۆنی ئیسرائیل و ئیمارات و بەحرین و لەو ڕۆژانژە دۆناڵد ترامپ باسی لەوە کردو کە سعودی شپەلەیەتی بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین بە میواندەرێک لە بەڕێزان دکتۆر کەریم ئەحمەد داودی توێژەر لە فکری ئیسلامی و دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ بەخێربێن سوپاسیان ئەگەبەر لەوەی کە بچین سەر ڕێکەوتنی ئیبراهیمیان ئاینی ئیبراهیمی بە سەرنجێکیەوە بزانم سەبارەت بە لە هەولێر کۆنفرانسی یا بڵین کۆبوونەوەی بەڕێوەچوون بە ناوی ڕۆژی نزای نیشتیمانی سەرنجتان چی بوو لەسەرەوە دەمێکە دەسەڵاتدارانی هەرێم باسی پێکەوە ژیان وانە دەکەن ئێمە کەشەی پێکەوە ژیانمان هەیە یاخود لەو پێکەوە ژیانە ئاینەکان هاوتا دەکەن بۆ نەدەڵێ ئیسلاممان هەیە و ئاینەکانی تریشمان هەیە سەرنجی بەڕێستان لەو بارەیە بنای خی گەورە مهرەبان درود و سڵاو سەرگیانی پاکی پێغەمبەری خۆشەویستمان زۆر سوپاسان دەکەم بۆ بانگەشتنمان بۆم بەرنامەیە ڕێز و سڵامەیە بۆ بینەرانی خۆشەویست تەمان خۆی بیرۆکەی پێکۆژیان یعنی بیرۆکەیەکی یا ئاشتی و پێکۆژیان بیرۆکەیەکەم و ئاینەکان بانگەشەی بۆکەن لە یەکێکە لە ئامانجەکانی ئیسلام پێکۆژیان و کە پێوتێت تەعایش بەڵام شێوازەکەی ینی یا ئالێتەکانی ئێمە لەسەر ئالێتەکانی مەساندێک جار ڕێک ناکەون ئایا پێکۆژیان ئەکاتە تواندنەوەی پێکاتەکان یان بۆی پێکۆ بژین پێویستە یەکتر بتوانینەوە هاوتا بکرێنین بکرێن یا ئەتوانین مەسەر هەرێکە و دەست بە ئاینی خۆی بگرێت هەروە بۆ مەسەلەن من دەست بەیانی خۆمەوەگرم ئەو دەست بەیانی خۆی ئەگرێ ئەشتوانین پێکۆ بژین لە کۆمەلگەی ئێمە کێشێکی ئەومان نەبووە پێویست بکە بۆی کە ئیشی بۆ بکەن لە مێژووی کوردستانە من لە کۆڕێکشە ئاماژەم پێدا ینی ئەلم سلێمانی خۆمانە لەم سلێمانە ینی زۆر کەسە بۆ مەسیحی بۆ نەمازانی مەسیحیەوە کەریمی عەلەکە مەسەلەن کەریمی عەلەکە خۆ پیاوێکی مەسیحی بوو زۆر خێرخوازیش بوو کەس هەستی نەکردم نەخۆیستی کردو جیاوازە لە مسلمانان مسلمان هەستیان کردو جیاوازە یعنی توانیوێتی پێکۆ بژین بێ هیچ کێشەیەک لەبەرەوە ینی نازم ئەمە لە کۆمەلگای کا پێویستەکە بانگەشی بۆ بکرێت کە و کۆمەلگای فعلەن کێشەی هەبێت کێشەی پێکۆژیانی ئاینی هەبێت ئێمە کێشەی پێکۆژیانی ترمانەیە ڕاستێک ئێمە کێشەی پێکۆژیانی سیاسیمان هەیە پارتە سیاسیەکان ناتوان پێکۆ بژین یەکتری قوبوڵ بکەن ئەگینا کێشەی پێکۆژ بە تایبەت لە تەرەفی لەلایەنی ئیسلامەوە ئێمە هیچ کاتێک کێشەی پێکۆژیان نەبووە بەس سەرنجی لەسەرەوەی کە بۆن من دەڵێن لە کوردستان کۆمەڵێک ئاینی ئیسلام و ئاینەکانی تر هاوتاکردنی زۆرینی ئاینی مسلمانی خەڵکی کوردستان یاخود زۆرێک لە پەراوێز خستن هەیە ینی لە پەروەدەی ئیسلام بێ زۆر لاوازکراوە لە ڕۆڵی مزگەوت بێ ڕۆڵی بزانای ئاینی بێ لەژێر ئەم دەسەڵاتە خۆ زۆر بە زەقی دەبینرێت مەسەلەی هەوڵی پەراوێزکردنی ڕۆڵی ئیسلام لە کۆمەلگایە ئەوە یا هاوتاکردنی ئیسلام بە ئاینێکۆ کە مەسەلەن چەند ساڵێک سەری هەڵداوە ئەندامەکانی بەدەست ڕەنگە بە دەستکە بە پەنجەکانی دەست بژمێردێن یا مەسەلەن لەگەڵ باسکردنی جوولەکە کە جوولەکە لە کوردستانە نەماوە هەبوون زۆریش هەبوو ڕێژێکی باشیان لێرە بوو بەڵام نەمان لەبەرەوەی کە گوێزرانەوە بۆ ساڵی لە ساڵەکان چلۆشتوانە گوێزانەوە بۆ فەڵەستین بۆی بەردی بناغی دەوڵەتی ئیسرائیلی پێک بێنن لەبەرەوەی ینی مەسیحەکان هەن بە ڕێژەیەک ینی بەڵام زۆرینەی ملەتی کورد مسلمانە یەزیدی هەیە مەسەلەن کاکەی هەیە ئەمانە هەرچەند لە ئیسلامەوە جیابوونێتەوە بەڵام بوونیان هەیە بەس ڕێژەکان زۆر کەمە لە چا مسلمانانە لەبەرەوە دەسەڵاتداری مەفروض لۆژیک وە ئەخوازێک کە حکمڕانەکان یعنی زیاتر بەتەنگ با بڵین هەست و
شعوری زۆرینەکەوە بن بەڵام بۆچی زۆرینە دژایەتیە کرێت یا زۆرینە ئاینی زۆرینە پراوێ زەخرێت و ئەو ئاینانەی کە بوونێکی وان نیە لە کۆمەلگا زەقەکرێنەوە ئەمە پێچیانی ئەجندای دەرەکی بێ فشاری دەرەکی بێ ئەو شتیان بەسەر فەرز بکات ئەگەنا هیچ عاقلەوە قبول ناکە ینی تۆ زۆرینەی ملەتەکە دژایەتی عەقیدە و بیر و باوەڕ و نەریت و دابوو نەریت و هێنی زۆرینەی ملەتەکەت بکەیت. سپاس دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر. کاکتۆر جەنابیش بەخێر بیت. بەڕێز سترنجێک تەبێ لەسەر و ڕۆژی نزانی نیشتیمانی وە باز دەکرێت بەشێک لەوانەیە کە بانکەشت کرابوون کۆمەڵی گروپی پێڵە مەسیحیە ئینجیلیەکان لە ئەمریکاوە یعنی کە پاڵپشتێکی گەورەی ئیسرائیلن یاخود لەسەر دوشمەکەشی یەکبوون بەرەو یەکبوون لە باوەڕدا سرنجی بەڕز لەو بارەیەوە بەنای خۆی گەورە و میهرەبان وەڵاهی ئەوە بەڕاستی ئیعجاب و وەکوڵێ جێگا سەرنجی حکومڕانانی کورد بە تایبەتی دەڤەری زەرد بە ئەو نمونەیە کە ئیمارات لەم ناوچەیە پیادەیەکە گەیشتۆتە ئەوەی کە هەنگاو بە هەنگاو بە دوایە نابڕە ینی تەنابوونە وەستاوە کە سەدانیشان زۆرە بۆ ئیمارات بەڵێ ئەوە لەبەرەوەی پەیوەندی ئابووری هەیە لە بینیانەوە بنەماڵە نەگوەکو حکوومەتیش و هەروەها ئەو نموزەجی حکومڕانی کە لەوێ هەیە دیارە لەلایەوان جێگای عجابە گەیشتۆتە حەدیەوەی کە معجب بن بەو هەنگاوە زۆر خراپەی کە ئیمارات لە بەتایبەتی لە 2020 ناوی و ئێستاوە وردەوردە خەریکە دیسانەوە جارێکتر زیندوویەکەنەوە بە شتێکی زۆر خراپە بەڕاستیەوە وەکو کاگوتۆری ژاری پێکردێمە لە کوردستانە کێشەی ئاینیمان نەبووە بە درێژایی هەرێمی کوردستان لە سەردەمی سیەکان و بیستەکانی سەدەی ڕابردووە بیگرە کە شۆڕشەکان دەستیان پێکردێمە کێشەیەکی ئاینیمان نەبووە لە کوردستانە ئێمە بەس کێشەی نەتەوایەتیمان هەبووە دواتر کێشەی بنەماڵی و کێشەی حیزبایەتی و سیاست و ئەوانە هاتۆتە ناوەوە خەڵک یەکتری لەسەر کوشت و قەتڵ و عامی یەکتری کردووە ئەجینا نەمان بیست و نەمانزانیوە خەڵک لەسەر جیاوازی دینی نەک بکوژرێ هەر تەنگیشی پێ هەڵدەچنرێ ینی کەمایەتی ئاینیەکان لە کوردستانە بە حڕێتی خۆیان شوێنی پەرستگایان نەبووە ممارەسەی شاعیر و توقوسی دینی خۆیانیان کردووە وەکو واقع هیچ کێشەیەکمان نیە بەڵام ئەمە مۆدێلێکی سیاسیە لە ناوچەکەیە هێنراوەتە ئاراوە بە تایبەتی لەلایەن ئەو گروپە لە دەسەڵاتدارانی ناوچەکە کە خۆیان بە زەعیف ئەزانن مقەومات و توانایمانەوەیان ڕەگداکوتراونی لە ناو میلەتەکانی خۆیان بەڵکو بە پاڵپشتی بە دەسەڵات و دەست لە پشتانی ئەو ماونەتەوە چی ئیمارات مەسەلەن بگری وەکو بنەماڵە حکومڕانەکانی ئەوێ چی ئەوانەشی کە لێرە یعنی معجبن و پێیان باشە ئەو نمونەی ئیمارات جێبەجێ بکەن بە هەمان شێوانیش هەروان تەنیا وەکو جۆرێک لە مامەحەمەی و ماستاوکردنێکی سیاسیانەیە بۆ ئەمریکا کە ئەمە مەشروعێکی صرف ئەمریکی یعنی سیاسیشە پەیوەندیشی بەدینەوە نییە ها بەس بەرجێکی ئاینی لەبەر کراوە بۆ ئەوەی کە جۆرێک لە مەقبولیەت لە ناو میلەتانی موسڵمانە بەدەست بێنێ وەیلا یعنی شتەکە پەیوەندی بە ئاینەوە نییە ئەنجا ئەمە بەڕاستی خاڵێکی خراپە لە ناوچەکە ئێمە وەکو کورد خۆمان کۆمەڵێک نیشانی پرسیارمان لەسرە ئێمە لە وەسەتێکی عەرەبی و ئەوانەیە ئەژین پێمان خۆش بە پێمان ناخۆش بێ ئەگەر پاچەکانی تر مەسەلەن سەر بە وڵاتانی تر بن ئێمە وەکو عێراق سەر بە عێراقین و عێراقیش سەر بە دەوڵەتە عەرەبیەکانە لە دەوڵەتە عەرەبیەکانە بە ئاشکرا نیشانی پرسیار لەسەر کورد هەیە کە کورد هاوکاری لەگەڵ ئیسرائیلا هەیە و پەیوەندی هەیە و طبعا درۆژ نییە ڕاستە جۆرێک لە پەیوەندی مێژوویش هەیە لە نێوان باڵە دەسەڵاتداران و حیزبەکانی کوردستانە وەکو نەتەوە و گەل و خەڵک نا بەڕاستی ئەوە نیشانەی پرسیار زیاترەکە ئەو کاتە لە سەرمان بەتایبەتی تۆ کۆمەڵێک کەسی نامۆ لە جیهانە کە ئێستا نەک لە ناو جیهانی ئیسلامی ئەو کەسانە لە ناو جیهانی مەسیحی و جیهانی لیبرال و ئازادی خوازیشە ئەوانە خەڵکی نامۆن بەهۆی حاڵەتی کە لە غەزە و لە فەلەستینە بەسەر ئەو خەڵکات و هەرچی هەڵگری بیری سەهیۆنیەت و ئەو بیرەتونڕەوە بێ ئەوە بەڕاستی لە جیهانە منبوز و یعنی ناشرینن ئێتر تۆ خۆت کێشەیەکت هەیە و نیشانی پرسیارێکرد لەسەر و کۆمەڵی خەڵکی ناشرینیش ئەیەنی بە حسابی ئەوەی ڕووی خۆتی بێ جوان بکەی ئەوە ئەگەر لە لای نوخبەیەکی سیاسی ئەمریکی و ئەوروپی جۆرێک لە دەنگدانەوەی هەبێ بەڵام لە وەسەتە شەعبیەکە لە ناوچەکەیە
بەڕاستی خراپە. جێگەی پێکەنین ینی باسی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان و ئەوانە دەکەم بەس ینی دوو ئیدارەیان پێڕێک ناخرێت دوو حیزب ڕێک ناکەون وەکو کاویتۆر ئاماژەوێت کێشەی پێکەوە ژیانی سیاسی کێشەی گەندەڵیمان هەیە تۆ ینی بەڵێ ناتوانین ناوماڵی خۆت ڕێک بخەی ئەو بەردە گەورەی چی هەڵیان حتمما ینی ئێمە وەکووتم ینی بەس کێشەی پێکەوە ژیانی ئاینیمان نییە تۆ دنیاە کێشە هەیە چی لەو لاوە بەجێ ئێهێڵی و هیچ چارەسەری ناکەی بەڵام یەی دەنیشی بە شتێکەوە کە ئەسڵن خۆی جێگای مشتومڕ و کێشە نییە بەڕاستی نەعشتانە چونکە لە بیرکردنەوەیکی استراتیژیەوە نایەن ڕنگدانەوە و کاردانەوەی کۆمەڵێک کارە بۆیە ینی بەڕاستی جێگای گاڵتە جارڕێەوە پێم وانێت جێگەشی پێچوانێت لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام کە دەڵێ بەرەو یەک بوون لە باوەڕدا بەڵێ بێگومان جا آخر دەی دەسەڵاتدارانی کوردی چونکەوە سەرۆکیەکێتی زانایان لێ بوو تاری هەبوو هەتا باسی لەوە کرد وتی لە سەردەمی مزگەوت داخراوە بۆ یەزیدیەکان لەی شوێنێکی ئەمە نەبووە ینی وتاری هەبوو سەرۆکیەتی زانایانیش خۆی کێشە ئەوەیە کە ئێمە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بە هەموو جۆرێک لە خەڵکی کوردستان دابڕاوە ینی تەنیا لەلایەنە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەکەیەوە نییە کە لەگەڵ خەڵکی کوردستان نیە و دابڕاوە لە بواری معتەقەد و بیر و باوەڕ و ئاینیشەوە لە خەڵکی کوردستان دابڕاوە بۆیە ئەو جۆرەشتانەیەتە پێشەوە ینی ئەسڵەن هەندێک لە دەسەڵاتدارەکانی کوردستان هەر گومانی ئەویان لەسەرە کە ئەستەڵ موسڵمان بن یعنی تەظاهر ئەکەن وا خۆیان پیشانەدەن بەڵام لە ڕووی معتەقەد و بیر و باوەڕەوە نیشانەی پرسیار هەیە لەسەرەوە ئێجا لەبەرەوە بۆ ئەوانە ئاساییە کە ئەوە بکەن بەڵام بۆ کەسانێک کە خۆیان بە هەڵگری دین ئەزانن بڕۆنە ئەو مەحفەلانەوە و ڕازی بن بەو جۆرە لە دروشمانە بەڕاستیەوە کێشەی عەقیدی گەورەیان بۆ دروستەکە ئەوە هەڵەیە یەک بوون لە باوەڕدا بێگومان ئێمە تەوحیدمان هەیە بەڵام ئەو تەوحیدەی کە ئێمە لە ئیسلامە خۆمان بڕوامان پێیەتی نەگەو تەوحیدەی کە ئەمان پێیان وایە هەموو دینەکان پێویستە لەبەرەوە یەک سەرچاویان هەیە باش ئەگەر سەرچاوەکە حەزرەتی ئیبراهیمە خۆ ما کان ئیبراهیم یەهودیًا ولا نەصرانیًا ولكن كان حنيفا مسلما يعني ئەو ئیسلامەی کە ئێمە بڕوامان پێێتی ئەو عەقیدەی کە ئێمە هەمانە حەزرەتی ئیبراهیم هەڵگری و عەقیدەیە بووە دەیەگەر ئەوەش بێ ئێمە هەرەبێ دەست بگرین بە عەقیدەی خۆمانەوە سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر بینە سەر ئاینی ئیبراهیمی ئێستا باسی لێ دەکرێت ئەگەر ناسانێکمان بۆ بکەی ئاینی ئیبراهیمی کە ئێستا بانگەشەی بۆ دەکرێت چییە ئەگەر ڕەگڕوشە مێژوەکەشی لە کەیەوە هاتووە بەڵێ طبعا ئاینی ئیبراهیمی نسبەتەن بۆ ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام بۆ ئەتبارەی کە ئیبراهیم کەسێکی قبول کراوە لە هەرسێ ئاینی ئیسلام و مەسیحیەت و یەهودیەتە و باوکی پێغەمبەرانی هەرسێ ئاینەکەیە لەبەرەوە ئەوان ینی ئەم هینە با بڵێن ئەم دەستەواژەیە یا ئەم بیرۆکەیە هێنراوە تکایەوە بۆی بەعتبار گەڕان بە دوای مشتەرێک شتێکی کۆڵکەی هاوبەش لە نێوان ئەم سێ ئایناکەیە قودسیەتی هەیە ئیبراهیم عەلەیهی السەلام ئەمە ئەسڵی بیرۆکەکە ئەلێوە هاتووە یعنی مەسیحیەت و ئیسلام ئیسلام و یەهودیەت بەڵێ ئەمانە طبعا خۆی بە قۆناغ بە قۆناغ هاتووە سەرەتا مەسەلەن بانگەشە بۆ تقاربی ئەدیان کراوە دوایی بۆ وحدة الأديان كراوة دعي بو توحيد الأديان كراوة نزيق بونوا ليك تيجيشني أديان كان حوار الأديان مثلا حواري أديان قفتوها دعي تقاربي أديان دعي توحيدي أديان دعي وحدة الأديان يعني أمانة مي قناغ بقناغ إيش أمو هنقاون يعني اليو دس بيكردوا بحواري أديان دعي بتقارب دعي توحيد دعي وحدة أديان كهرسي كان ليك أين بتوين رينو أو أمانجي كوتاي لأين إبراهيمية أو كهرسي أينك ليك أين بتوين رينو كتابي مقدسي خوان هبي برزقاي مقدسي تايبتي خوان هبيت تر دعي أو تر قدسيات بو كتاب كاني ترو پەرزگاکانی تر مەسەلە مزگەوتەکان و پەرزگای یەهودیەت و یەهودیەکان و مەسیحەکان نەمێنێتەوە ئەمە ئەسڵ ئەگەر بۆیان بچێتە سەر ئەمە هینی با بڵێن ئامانجی کۆتاییانە باش بەس لە ئیمارات وەکو لە وێنەش لە پشتۆمان لە ئیمارات چۆتە بواری جێبەجێکردنەوە پەسەندیان کردووە لە ئیماراتە مجەمەعی ئەدیان هەیە
هەر ماڵی ئیبراهیم مزگەوت ماڵی ئیبراهیم البەیت الئیبراهیمی بەڵێ هەرچێت چوارچێوی بەیت ئیبراهیمی لە قەتەر جەماعەت دیان هەیە هەموو ئەدیانەکانی ترتیا لە مزگەوت نەبێ بەس لە ئیماراتە بەیت الئیبراهیمی هەیە مزگەوتی تایە مزگەوتێکە کەنیسەیەکە هینێکە با بڵێن هینێکی کەنیستی پێوتری ئەوەی جوولەکان کە تیا عیبادەت خوایان تیا ئەنجامەدەن لە یەک شوێنە کۆکراونەتەوە ئەتر ئەوەی مسلمانە بچێتە مزگەوتی خۆی مەسیحی بچێتە هینی خۆی ترەمە طبعاً ئەمە ناتوانن یەکسەر یعنی ئاماجە کۆتایەکە ڕاگەێنن بەڵام هەنگاو زەمینەی بۆ سازەکەن زەمینەی بۆ سازەکەن طبعاً لەو ڕێگەیەوە ئەبێ پشت بە کۆمەڵێک ینی کۆمەڵێک ئامراز ببەستن یەک لەوانە مەسەن پیاوانی ئاینی چونکە شتەکە بەناوی دینەوەیە ئەبێ پێشەم شتێ پیاوانی ئاینی قەناعەت پێ بکرێن بەم ئیشاڵ بسن وە طبعاً بەداخۆیانی بە درێژای مێژوو هەر خەڵکانێک هەبوون یعنی تجارتیان بە دینەوە کردووە دینیان بەکاری هێناوە بۆ ویست و خواستی دەسەڵاتداران لەبەرەوە بەلامان ئاسایی بێت ئەگەر لە هەموو وڵاتەکانە کۆمەڵێک زانای ئاینی یا ئەوانەی کە پۆستی ڕسمیان هەیە بە تایبەت یعنی بچن بەدەمیەوە و شاید نەحەقیان بۆ بن ئەکبەر پاشای مەغۆلی لە هندستانە تقریبان ئەو وەختە هندستان بەدەستی مەغۆلەکانەوە بوو ئەکبەر پاشا تقریبان زیاد لە 50 ساڵ حکمی کرد 20 ساڵ یەکەمی باش بوو لە 20 ساڵی دووەمەوەتر لە خۆی گۆڕا بانگەشەی بۆ ئاینێکی نوێ کرد ئاینی ئەکبەری پێوترا تێکەڵ لە ئیسلام و مەسیحیەت و هندۆسیەت و ئەو جۆرەشتانە زۆرێک لە ناڵم زۆرێک ینی کۆمەڵێک لە زانایانی ئاینی پشتیوانیان لێ کرد و دەستخۆشیان لێ کرد و با بڵێ دیناک کەواتەمە شتێکی ئاسایە ئەو ینی کۆمەڵ ئەگەر ببینین کەسانێکی ئاینی بانگەشە بۆ مەسلەیە بکەن و جوانی بکەن و هەڵبەن جوانی بکەن کوڕەگوڵیشە مێژوەکەی ئێستا لەکوێ یەکەم جار بڵێن کێ بانگەشەی بۆ کردووە بەڵێ وەکو لایەنە مێژوەکەی زۆر ساڵان دە زیاتر هاتوتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی ئەگەر بچینە مێژوەکەی من طبعاً ئەمە چووکە هەمووی مێژووە لەبەر هین ناکرێ من لە توێژنەوەکی خۆما هینم کردووە ئاماژەم پێداوە لە توێژنەوەکەمە ئەگەر بوار هەبێ هەر لەینەکە تەماشای بکەم بۆتان لە ساڵی مێژوو سەر هەڵدانی طبعاً من هەندێک بەس تاریخەکانە بۆ خوێنمەوە هەموو بە تەفسیلی بۆ تین ناکەم مەسەلە لەکوێ دەست پێ کردووە یەکێک لە هەڵوانی باس جەلالەدین ئەکبەر شام کرد کە لە 1556 تا 1605 زاینی هینی کردو ئەمە یەکێک بۆ لەو کەسانە کۆنتترین هەوڵ لەلایەن مەسیحەکان و دەگەڕێت بۆ ساڵ 1615 زاینی لەلایەن قەشەی فرەنسیسکانی ڕامۆن لۆل کە قەشەیەکی ئەندەلوسی بوو کتێبێکی نووسی بە عەرەبی تێدا باس یەکبوونی ئاینەکانی کردووە لە دوای کەوتنی قوستەنتینی 1453 دوو قەشە بە ناوی نیکۆری کوزانی و یۆحەنە سیغۆنی بینشێکیان پێشکەش کرد پوختەکەیەوە بوو کە ململانی نێوان ئیسلام مەسیحێت بەشەر کۆتایی پێنارێ بەڵکو دەبێت بە گفتوگۆی نێوان نوێنەرانی ئەو دوایینە بێت ینی وەکو حیواری ئەدیان ئەمە بیرۆکە ساڵ 1970 لە ئەوروپا قسە سەر پێکردنی پەیماننامەی ئیبراهیمی کرا بۆ کۆکردنەوەی بڕواداران لە ڕۆژاوە یعنی لە 1970 تقریبا واز 150 ساڵە لەمەوبەر لە ئەوروپا ئیشی بۆ کراوە چونکە لە ئەوروپا خۆزانی ململانەی نێوان بەشەکانی مەسیحیەت و جوولەکە و شتانە هەبوو ئەو فکرەیە ئەلەو کاتا بووە ساڵ 1900 ڤلادیمیر سۆلۆمینۆف کۆمەڵک بنەمایدانە بە گفتوگۆی نێوان ئیسلام مەسیحێت و یەهودیەت طبعا دیارە کابرا سۆڤێت رووسیا ساڵی 1949 لویس ماسینیۆن کە مستەشقی ڕۆژهەڵات ناسێکی فەرەنسیە لویس ماسینیۆن باسی خۆی ڕاژکاری وەزارەتی مستەعمەراتی فەرەنسی بوو لە جەزایر قسەی لەسەر ئیبراهیم کرد و باسی ئیبراهیم پێغەمبەر کردووە کۆڵکەی هاوبەشی نێوان هەرسێ ئاینەکە ئەو زاراوی ئاینە ئیبراهیمیەکانی بەکارهێنا و ساڵ 1962 ڕایگەاند کە ئاینی ئیسلامیش دەگرێتەوە بۆ ئاینی ئیبراهیمی و شەجەرە ئیبراهیمی ئەمە لویس ماس طبعا لە دوای مەجمەعی فاتیکانی دووەم کە ساڵ 1962 تا 65 بەسترا هەندێک شتی پێوتە مەجامعی مەسیحی کەنەسی
مجمعي كوني مان هي ومجمعي إقليمي مان هي لكن لو مجمعنا صار لازم نصور 16 بس كمال الكونغرس بس نذكرنا عين كان لي أكثر هزان وصو هشتا وشش بابا يوحنا بوليس دوم ام بانگشي گواستو بو بواري كردي بانگشتي شون كوتو هر سي عينه كي كربو انجام دا نوجي هاو بشو طبعا ما بس نوج نزاع يعني دعاء هاو بش يعني زار ورصوشتا وشش ما شاء الله زاو بشش كحوتي هشت دي هزان وصوشتا وشش يوحنا بوليس دوم بانگشي گواستو بو بواري كردي بانگشتي شون كوتو هر سي عينه كي كربو انجام دا نوجي هاو بشو دواتر ئەو ڕۆژەی گەڕا بە جەژنی هەرسێ ئاینەکە و سرودی تایبەتی بۆ دانرا لەو ڕۆژەوە پاپای فاتکان وەکو سەرکردەی ڕۆحی ئاینەکان و هەڵگری پامی ئاشتی گیان دانرا لە نێوان 12 بۆ 15 مانگی شوات 1970 کۆنگرەی ئیبراهیمی لە قورتوبە بەسرا بە ناونیشانی کۆنگرەی وتوێژی نێودەوڵەتی بۆ یەکێتی نێوان ئاینەکان دواترش پەیمانگایەک لە هەمان شار بۆ یەکێتی ئاینەکان کرایەوە بەو شێ بەستنی کۆنگرە بۆ مەبەستە بەردەوام بوو و گرنگترین کۆنگرەی ئیسلام و گفتوگۆی ژیاری لە نێوان ئاینەکان 1990 لە قاهرە يعني الإسلام والحوار الحضاري بين الأديان لازال وصلنا حوت لقاهرة بستراوة طبعا توجرك معناها من الواني كجرام كاتي خوي بو ناسيني دياني إبراهيمي دو توجرم بيني دور دريجي باسيان كدوي كلواني هبة جمال الدين دكتوريكي مصرية وازن اختصاص كبواري سياسة هبة جمال الدين طبعا اجريته بو كسيكي مصري يعني تفعيل كردني كارا كردني ام بروجي واجريته بو كسيكي مصري بنايب سيد نصيرة لقل عمر عبد الرحمن ابوه هناكي جولكي كشتوه بابلين حخامكي جولكي كشتوه سجن كرا لقل عمر عبد الرحمن زنداني كي وكو هناك حسنية يا وكو هناك عربون بو بربون بروژەیەکی پێشکەش کلاری هیلاری کلینتون کرد بە ناوی بۆ هین یعنی نەهێشتنی کێشەی نێوان عەرەب و فەڵەستینیەکان بە ناوی هینی ئیبراهیمی بە ناوی یەکێتی فیدراڵی ئیبراهیمی لە فەڵەستین طبعا هەڵێ هاوڕی لێ نەدرا دوای هەر دووبارەی کردەوە نامەکانی ئەنارد تا دیکچینی هینی کرد دیکچینی تەبەنی کرد هەر نامەی بۆ نارد بەڵە پێوت کە ئەمە هین کراوە نامەکەت گەیشت و ئیش لەسەرە کرێ طبعا ئەمە هینە مێژوو ئەمە ساڵی 2020 ئەوە بوو ئەتفاقی ئیبراهیمیە یەکەم جار ئەتفاقی ئیبراهیمیە لە ئیمارات بەڵێ لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئیماراتا بەسترا تەمر خۆی چاوەڕوانێک لە بە ناوی شارەکۆ ناوبن یا ناوی وڵاتەکە یا ناوی کەسەکان بەڵام ناوی اتفاقی ئیبراهیمیان هەڵبژارد بۆ مەبەستە ئەوە لە ڕووی مێژێ دوای وەکووت تۆ بەحرێنیش هاتە ڕیزەوە ئەترەم اتفاقی ئیبراهیمی ئێستا هەوڵەدەن ئیشی لەسەر بکەن و تەفعیلی بکەن و سوپاسەکەم خۆت کاکتۆر سەرنجی بەرز لەسەر زاراوەکەش وەکو دینی ئیبراهیمی دوای ئایا پرۆژەیەکی دینیە سیاسیە ئابووری یاخود هەموویانە ئەم ئاینی ئیبراهیمیە مەڵا لەسەر مەسەلەی زاراوەکە باش تێکەڵیەک دروست بووە بەڕاستی ئێستا لەلایەن خەڵکەوە و پێم وایە بە تایبەت ئیمارات ویستویەتی ئەو تێکەڵیە دروست بکە ئەجینا خۆی ئەسڵی مەشروعەکە مەشروعێکی سەهیۆنی ئەمریکیە بۆ یعنی هەدەفی ئەوەڵ و ئاخری بریتیە لە تەطبیعکردن و ئاساییکردنەوەی پەیوەندی جوولەکە قوارەی جوولەکە لەگەڵ وڵاتانی ئیسلامی لە دەوروبەرەکە هەم ئاینی ئیبراهیمیەکە هەم ڕێکەوتنی ئیبراهیمی هەردووچیان ڕێکەوتنەکە ئەمەی ئێستا کە لە 2020ەوە ئیشی لەسەر کراوە یعنی بریتیە لە ڕێکەوتنی ئیبراهیمی ئابراهام ئەکۆردس ئینگلیزیەکەی ئیبراهیمیەوە هیچ پەیوەندێکی نێوانی ئیبراهیمیەوە ئەوە تەنها مەشروعێکی سیاسیە بۆ ئاساییکردنەوەی کوتم ئاساییکردنەوەی پەیوەندی جوولەکە قوارەی زایۆنی لەگەڵ وڵاتانی ئیسلامی ناوچەکە هەموو هەدەفەکە ئەوەیە لەو بابەتەیە هەدەفی ئابووری ئەوانە یعنی هەدەفی لاوەکیە بەڵام ئامانجی سەرەکی لەم ئیتیفاقیانە هەر خۆی
بإنجليزية ما نلين أبراهام أكوردس يستكشي بيوا اتفاقيات إبراهيمية يك اتفاقية ويكبر يعني شنية يعني يك ركوتنامنية كومالك ركوتنامية هر ولاتي عربي وإسلامي لنا وشكبة تايبد لقال إسرائيل أبي بس جال عربية كشات ترجمة كراء الاتفاقيات الإبراهيمية يعني ركوتنامي إبراهيمي أما ركوتنية سياسية لنيوان أمريكا وإسرائيل للايك وڵاتە عربی و ئیسلامیەکانی ئەکەونە لای بەس رێکەوتنی ئیبراهیمی بڵێن وەکو کاوتوری ناماش بڵێت 2020 ئیمارات و بەحرینی هەبوو بەڵێ یەکەم جار ئیمارات بوو لە مانگی 8 2020 کۆتاییەکانی حکومی ترامپ کە ئەویست ئینجازێکی هەبێت لە کۆتاییە مانگی هەش لەگەڵ ئیماراتە پەیمان نامەکەی کردوایی لەگەڵ بەحرینیشا بەحرین خۆیانی ساڵیان کرد طبعا هەر یەکسەر کە زانیان ئیمارات ئەوەی کردووە پەیوەندیان کرد بە ئەمریکا وتیان ئێمەش گەینە ناو ئەو پرۆژەیەوە ئەو بوو مانگی دوای ئەوە بەحرینیش ئیتفاقیەکی تایبەتی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە ڕاگەیاند لە دوایی یا لە کۆتاییەکان مانگی 12 بوو بزانم کە بە تەواوەتی هەردووکیان و لەگەڵ ناتەنیاهۆ و ترەمپیش وەزیری خارجی هەردوو ئەو وڵاتە واژۆی ئیتفاقیەکەیان کرد ئەمە ناونراوی ڕێکەوتنی ئیبراهیمی باشە بەزە من سیرم کرد کاکتۆر دەڵێ لەوەی بینی ئیمارات و بەحرین و ئیسرائیل کە ڕێکەوتنامەی ئیبراهیمی یەکێک لە بڕگەکان کە ڕاگەیانی بەحرێنی بڵاوی کردبەوە دەڵێ گفتوگۆی نێوان ئاینەکان و لێگرنجیکردنەوەی هەرسی ئاینی ئیبراهیمیە بەڵێ یعنی یەکێک لە خاڵەکانی ئەو ئەوە چییە من وەکو وتم ئەمە یەکەم جار یعنی ئەمە تەنیا مەشروعێکی سیاسیە بەس دوایی بەحرین و ئیمارات هاتن سیبغەیەکی دینیان پێدا بۆ ئەوەی مەقبول بێ لەلایەن خەڵکەوە بۆ ئەوی بە خەڵک بڵێن ئێمە ئاینی ئیسلام لەگەڵ جوولەکەیە بەو شێوە دژی یەکتری نییەکەوە دەسەوریەکەن ئێمە ئەسڵێکمان هەیە هەردووکمان لەگەڵ مەسیحێتی شاگەڕێنەوە بۆ حەزرەتی ئیبراهیم کە باوکی ئەنبیا بەڵام ئێمە شتێکمان نییە ناوی ئاینی ئیبراهیمی ئێستا وەکو زاراوش تێبین لەسەرەیە ئاینی ئیبراهیمی بەڵێ زارا ئەوەی کە پێی ئەوتری ئاینی ئیبراهیمی ئیبراهیمی ئێستا ئاین ئەگەرمە بستمان ئاینی حەنیفێتی حەزرەتی ئیبراهیم بێ ئەوە نەکتێبی ئاسمانی هەیە نە هیچ شاعیر و تعالیمێکی حەزرەتی ئیبراهیممان لەبەردەستایە بەڵێ لە ڕووی عەقیدە و لە قورئانە هاتووە کە ئاینی تەوحید بووە بەڵام ئێمە هیچ شرایعێکمان لەبەردەستا نییە حەزرەتی ئیبراهیم هەتا بین بڵێن ئەمە ئاینی ئیبراهیمە ئاوەرن بە هەمومان لەسەری کۆبینەوە و ئەم ئاینە جێبەجێکەین واز لە دینەکانی خۆمان بێنین و پەیڕەویشین ئێمە زانین کاکتۆر ئەخیر پەیڕەوانی حەزرەتی ئیبراهیم وەرەقەی کوڕی نەوفەل و لە کاتی دابەزینی قورئان لەسەر دەمی پێغەمبەرە کۆتاییان بێهات کۆمەڵە کەس بوون کە بەفەنجەی دەست ئەژمێران لەسەر ئاینی ئیبراهیم بوون و بتپەرست نەبوون ئەمە یعنی بۆیە شتێکمان نییە ناوی ئاینی ئیبراهیمی بێ ئێستا هەتا بین لە زیندویکەینەوە ئەو ئیتیفاقیە وەڵام ئەو ئیتیفاقیە هاتون ئەم سبغەیەیان خستۆتە سەری بۆ ئەوەی بڵێن ئێمە هەرسێک دینەکە طبعا هەرسێ دینی ئاینی ئیسلام و مەسیحی و یەهودیە دەگرێتەوە نە ئاینەکانی تر ئەگرێتەوە نە حتا بابی و بەهاییەکانیش ناگرێتەوە چونکە ئەو سێ دینەیە و مەسیحیەکانیش طبعا هەر بۆ زانیاری مەسیحیەکان خراونەتە ناو ئەو ئاینی ئیبراهیمیەوە چونکە بە پێی ئینجیلی خۆیان ئەوان عهدی قەدیم و عهدی جەدیدیان هەیە عهدی قەدیمەکە کە زۆربەی متفقە لەگەڵ تەوراتە لە سفری تەکوینە کە 5 سفریان حوتە نازانم بە دەقیقی بەس یەکێک لە ئەسفارەکانی عهدی قەدیمیان مەسیحیەکان ناخاتە ناو وەچەی حەزرەتی ئیبراهیمەوە چونکە حەزرەتی ئیبراهیم لەنەوەی ئیسحاق بني إسرائيلي هي يهودي وجلكاني هي لن لا إسماعيلي كريشي عرب كان هي كبيغمر صلى الله عليه وسلم أين إسلام يعني أين إسلام وجلكي بدرجة يك كأسنوس حضرة إبراهيم مسيحي كان لعهد قديمة بأغيار ناوي هاتوا أغيار لا جلك كان غيري جولك خويا همو شعب كان يتر أغيارا أمان شعب والله المختار يعني أو نوي أو الشعبية كأخوة هريب جاردونو بالله خويا نوابي ناسا كان حتى للتوراة شاء أمان لدمي خوا ولا بش سر وسري خوا ودروس بون أغيار كان هندي كان لأطراف وهندي كان كملك حيوانات وشتي تربون بون ببشرو يعني اشتي زور سيري تيا توراة إيوان إذا مسيحية كان أغيار لناو عهد قديمة لا عهد جديدة كإنجيل كان يوحنا ومتى ولوقا وأنا هاتون تناوى
ئەمان خراونەتە ناو وەچەی ئیسرائیلەوە ئەجا ئەوە یعنی بە دەرەجە یەک ئەو دوانەیە بەڵام مەسیحیەکان وەکوڵە تێخزێنراون لەبەر ئەوە شتێک نییە ئاینێک بێ بڵێن فەرموو هەمومان لەسەری کۆ بین و ئەوانی حەزرەت ئیبراهیم باسی بن ئاینی ئیبراهیمی زیاتر بۆ نیێسا خۆکو حکمڕانانی عرب کێشیان لەگەڵ ئیسرائیل ئەوەی کە خەڵکەکەی کێشەیە ئەمە بۆەوە نییە کە لای خەڵک ئاسایی بێتەوە پەیوەندی سیاسی پەیوەندی ئابووری ڕاستە لای دەسەڵاتدارانەی خۆیان پێیانسێ بەڵام وەکو گەلەکان ئەویان قبول نییەوەیە ئامانجەکە ئەوەیە بێگومان ئەوەیە ینی دەسەڵاتدارانی عرب خۆیان نەزاننەوە شتە ڕاز نییە و تەنیا مەشروعێکی ئەمریکی سەهیۆنیە و شتێکی سیاسیە بەڵام ئەیانەیە بە شعبەکانی خۆیان بڵێن چونکە ئەمانە ترسن لە کاردانەوەی شعبی خەڵک ئەوە قبول ناکە بۆی بە خەڵکەکانی خۆیان بڵێن ئەمە ئێمە ئەمەیکە ئەیکەین شتێکە لەسەر ئاینی باوکمان کە حەزرەتی ئیبراهیمەوە لەسەر ئەوە ڕۆیشتوین ویلا گەر ڕاستی ئەنجا ئەگەر بینە سەر ئەوە یعنی پرسیارێک لەوە بکەین ئایا جوولەکە وەکە ئیمارات لە لای خۆی کەنیسی جوولەکە و کەنیسەیەکی مەسیحیە کاتەوە لە پاڵ مزگەوتێکا دائێنێ ئایا جوولەکەکان ئامادەن لە ناو تەل ئەبیب مزگەوتێکی گەورە لە پاڵ کەنیسەی خۆیان و مەسیحیەکە دروستکەن و بڵێن ئەوە ئێمەش بەو دینە ڕازین ئایا ئەمریکیەکان لە واشنتۆنە هەمان ئەو ئیشاکەن یعنی ئەمە تەنیا تەغتیەیەکە داپۆشینێکە بۆ شعب مسلمانەکان کە ئیمارات کردوێتی ئەژینا نەجوولەکە بەوە ڕازیە یعنی تەنیا ئەبێ ئیسلام بتوێتەوە لە ناو هەردوو ئاینی مەسیحی جوولەکە ئامانجەکە ئەوەیە لا ئەوان نەڕازین و نەهیچ اعترافێکی شەکەن بە ئیسلام بەوەی کە ئەسڵەن دینێکی سەماوی بێ و بێنەژێر ڕکێفیەوە یاخود ڕازی بن لەگەڵ هاوتای دینەکانی خۆیان چۆن ئێمە بە هاوتایی سەیران بکەین ئەوانیش سەیری بکەن باشە دیمە خزمەتکە تۆ سەبارەت بەوەی لەکوێدا ئەم ئاینە ئیبراهیمی ئەوەی خۆیان بانگەشی بۆ دەکەن تێگیرانی هەیە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام جیاوازەکەی چییە بڵێن نەخۆ وەکو دکتۆر فەرمووی یعنی شتێکمان نییە ناوی ئاینی ئیبراهیمی ئێستا ئەیانوێشت وەکوتمان ئەیانوێش سێ دروستکان لەم سێ ئاینە بەڵام عەجەبا ممکنە بە دوای کۆلکەی هاوبەشاگرن کۆلکەی هاوبەش غەیری ئیبراهیم مەسەلەن قورئان و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوان باوەڕیان پێی نییە جوولەکان باوەڕیان بە مەسیح نییە بەس مەسیحەکان مسلمانانش باوەڕیان بە موسا و هەموو ئەنبیای بەنی ئیسرائیل هەیە یعنی لەو بەینە ئەگەر کۆلکاو بەشەکان بکەین کەواتە بێ باوەڕبوون بە قورئان و بە پێغەمبەر بخەینە ئەولاوە یعنی حتما لەوێ ئەوە جارێ لە ڕێوە یعنی مسلمانان معنای دەستبەرداری عەقیدەی خۆیان بن اینجا تێگیرانی لەگەڵ ئیسلامە لە زۆر شتایە مەسەڵەن ئیسلام ئاینی تەوحیدە ئاینەکانی ئاینی تەوحید نین لە واقع مەسیحیەت خوا سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة وما من إله غيره يعني يخواز الإسلام أخوا فرمي قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد نمنالي بو نمنالي ليبيا يعني جاء لقل آيني مسيحية بتواتي بابرين لمسألة عقيدة توحيدة بتواتي ناكوكين جاوازين أوان بارين بسيخواي هي الأب والابن وروح القدس سيأقنوم بەڵام قورئان بە سەریحی لە چەندین شوێنە ئەوە بە کوفرە زانی ئەو بە شرک لە قەڵەمەدا بەنسبەت یەهودیەتەوە کە باوەڕیان بە قورئان نییە و باوەڕیان بە پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم چۆن یعنی ئەتوانین لەگەڵیان هین بکەی هینی هاوبەش بدۆزیتەوە اینجا ئەوان یەهودیەت باوەڕیان بە ڕۆژی دوایی نییە باوەڕیان بە زیندوبوونەوەی ڕۆژی دوایی نییە سەر لە کتێبەکانیانە لە عەقیدەیانە باوەڕیان بە زیندوبوونەوە نییە هەرچیەکەی لەم دنیایە لەبەرەوە لە ڕووی عەقیدە بێلەوە تەبەن ئێمە گەر بگەڕێنە بۆ قورئان یعنی قورئان بە تێر و تەسەلی باسی ئەم بابەتی کردووە باسی جیاوازینەوەیان ئیسلام و ئاینەکانی تری کردووە بەس ئەوەی کە بڵێن ممکنە مەسەلەن ئەم سێ ئاینە یەک بگرن یا یەک بخرێن زۆر مستحیل يعني خوا سبحانه وتعالى أفرمي يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم كان ديك السبب طلعن أوي كيستا عين إبراهيم طلعن لو آتدا جيد لو آتات شيف آيات شصواري سورة آل عمران آيات أو آيات بانيا نكابو كلمة سواء لا نعبد إلا الله بلام لولا شو وصف أنا كغير خواها برستن معناه دز بردار بانيا نكابو دز بردار بون لا عقيدة خوان
ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا يعني قرآن سيخواي بشركة زانية كل راك فرمي شريك بو قرار ندين يعني يودز برداري عقيدة خوتان بن ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله لشو يترى قرآن خو تفسيري خويك لشو يترى قرآن فرمي اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله إجابة له وكالن عيسى خوايا روح القدس يعني أمسي أقنما أخوان الآب والابن وروح القدس أمان يعني قرآن كهر أم آية أجر ورشيب كيتو أم آية هنا لسرويك بابلين سلمادين أويك أوان يعني أو عقيد أو أوان قبولية لسنا بان يعني كابو عقيدة تازية بان يعني كابو دزب هالقرتن لو شركة كتيكوتون وبان يعني كاتبوي كدزبرداري أو ابن ك يعني زانا كان يعني ببرستن بيسودو دواي زانا كان يعني بكون ندعو لك تعالوا ندعو إلى كلمة السواء كلمة سواء يعني التوحيد بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا فإن تولوا فاشهدوا بأننا مسلمون أجر تولوا أجر بشتيان هالكرد إما مسلماني يعني هذا ما يتجر شيء بكيتو أخوي بي طبعا لبروش ناي طبعا القرآن يعني نابي بيك دزب آياتك القرآن وبقريتو آيات كانت تربردي بو هرچم كيك بوي بزاني هلوستي قرآن الدرباري هرچم كيك چيه بي كوي سرجم دقيقان كوب كيتو حتى اگر نشتين بلاي فرمودا كفرمودي بيغمري خوا صلى الله عليه وسلم سنة بيغمري خوا قزكيك لاي كردو تو بي سيودو افرميت عمر افرمي كاتي عمر بيني توراتي كي بدا سوبو تربو يعني حتى أنا سور هالقرة عمر زاني بيعمر تربوه عمر فرمي رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد رسولا فرمي يا عمر والله لو أجر موسى زندوبي لنا بتانا بوينية دعاء دينا بكي دعاء من النبي ما حل له إلا أن يتبعني يعني هيش دينا كتير نبو إن جاء لوشين بيت بيغمر خواص صلى الله عليه وسلم أفرمي يعني ما من يهودين أو نصرانين يسمع بي ثم يموت ولا يؤمن بي إلا أدخله الله النار يعني بيغمر خوا اشتكيك لا يكردوتو يما أجر تناد أجر أول شيء هاد بين دراسة قرآن خوي بكين قرآن بشوازي جوراجور مثل كي يكلاي كردوتو بيمو خزمة الله سروا إلا قرآن إلا قرآن شون باسكرا كايتو سبر بويك باسی وقت که بلین اتفاقی إبراهیمی خود سبون نوشی بوزات که عینی إبراهیمی هر دو کی لپناو زالتی إسرائیل لناو تک و أمریکا و آیک شی خوان بانگشی بوده کن هم اتفاقی إبراهیمی که به هم مثل عینی إبراهیمی که شی فلسطین و دوزی فلسطین چهار سردکات بگومان نخیر يعني أو تنيا بو أو ويا كلا 2020 طبعا استا وزعك جورا ولا دوای حوتي أكتوبر بلان بيج أو بو كبتاوتي قضية فلسطيني لبير ببريتوا يترجو لك بيد بقواره وكيانشي آسایی لناوچەکەیە چونکە ئێمە زانین جوولەکە لەوەتەی دروست بۆ لە 1940 کیانێکی نائاسایی وەکو جۆرێک لە بۆرەی سەرەتانی وایە لە ناو شەرقی ئەوسەط و لە ناو جیهانی ئیسلامیە بە درێژایی مێژووی قەوارەی زایۆنی خەونی ئەوەی هەبووە کەوا لەم ناوچەیە وەکو قەوارە و کیانێکی ئاسایی مامەڵی لەگەڵ بکرێ یعنی ئێستا ڕاستە لە ڕووی حکووماتەوە میسر اتفاقی لەگەڵا کردووە بەڵێ کام دێفتو دوای ئەوە ئۆردون دیسانەوە جارێکی تر اتفاقی کردووە لەگەڵیاوە وەکو حکوومەت بەڵام وەکو شەعب هیچ کاتێک لەم ناوچەیە وەکو شەعبێکی ئاسایی سیر نەکراوە خەڵکە هاتوچێ بۆ ناکە مامەڵی بازرگانیان لەگەڵا ناکرێ هەر جوولەکەیەک سەفەر بکە بۆ هەر وڵاتێک بە شێوەیەکی زۆر نامۆ سەیری ئەکرێ یعنی بە بەردەوامی ئەوان ئەو خەونەیان هەبووە کە ببن بە دەوڵەتێکی ئاسایی لەبەرەوە تاکە هەدەف و ئامان لە پشتی ئەم اتفاقیەوە ئەوەیە کە ئەم قەوارە زایۆنیە وەکو دەوڵەتێکی ئاسایی لەم ناوچەیە سەیر بکرێ و معامەلی لەگەڵا بکرێ خۆشیان تێدا باڵا دەست بن حتمەن ئەبێ خۆیان باڵا دەست بن چونکە قەوارەی جوولەکە کە دروست کراوە قەوارەیە کە سەرەتا ڕاستە
لە سیاسەتی لە استراتیژیەتی ئەمریکایە نەبووە. سەرەتا بەریتانیا دروستی کردو ئەوروپا پاڵپشتی کردووە و طبعاً ئەوەش ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوەی کە لەبەر ئەوە بۆ جوولەکە شەڕانگێز و خراپ و خەبیس بوون لە ئەوروپایە مەشاکیلی گەورە گەورەیان بۆ حکوومەتی ئەوێ دروست کردووە هاتوون هەمویان بەڵێ توانە بە هەمویان کۆکەین و لە شوێنە کادایانێن خێڕوسیانان و ئاویان پێشنیان سەبوو لە ئۆگەندە ڕێگا شوێنی تر زۆر مەطرح ئەرجەنتین لە شاری بیروبیجان لە یەکێتی سۆڤیەت عریش لە نیمچە دوورگەی لە سینە ئەوە هەمووی بوو ئەوە بووە کە ئیتر ئەمە نەجاتیان بێ لەو شەڕانگێزانە بەڵام دوایی ئەمریکا کە لە دوای شەستەکانەوە بەڵێ لە دوای شەستەکانەوە ئەمریکا هاتوۆتە سەرخەت بۆ یارمەتیدانی قەوارەی زایۆنی و هێشتنەوەی ئەژینا پێشتر هەر بەریتانیا ئەوروپیەکان بوون کە بینیوێتی ئەمە ئەکرێ خزمەتێکی باش بە ئەجێندای دەرەوە و استراتیژیەتی دوورخایەنی ئەمریکا بکە هاتووە یارمەتی داوە دەستی لە پشتی داوە ئێستا قەوارەی زایۆنی وەکو یەکێک لە بنکەکانی ئەمریکا حسابی بۆ ئەکرێ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و لە استراتیژیەتی ئەوانە تەفکری استراتیژیانە چۆن مەسەلەن بنکەی هەیە لە قاعدەیەکی هەیە لە عیدید لە قەتەر و فلان شوێن و لە فیسار شوێن قەواعیدی عسکەری هەیە ئەمەش گەورەترین قاعدەی عسکەری ئەمریکیە لەم ناوچەیە بۆی هەیمەنەی ئەمریکی بە بەردەوامی بمێنێتەوە لەم ناوچەیە یعنی نەزیاد نەکەم بۆیە بە بەردەوامی چەک و ئەسلحەی بۆ نێرێ پشگیری لەکە لەبەر چاوی کاڵی جوولەکە نییە یعنی زۆر جار هەڵەت یەگەشتنێک هەیە خەڵک پێی وایە ئەڵێ جوولەکە تەحەکوم بە ئەمریکاوەکە ڕاستە لۆبیان هەیە کۆمەڵک جەماعەتی زەختیان هەن کە ئەتوانن کاریگەریان هەیە لەسەر سیاسەتی ئەمریکا بەڵام ئەوەی کە جوولەکە تەحەکوم بە سیاسەتی ئەمریکیەوە بکاشتیوان نییە ئەسڵەن ئەمان جوزئێکن لە سیاسەتی استراتیژی و دوورمەودای ئەمریکی لەم ناوچەیە ئەنجا ئەمریکا بە هەموو شێوەیەک پاڵپشتیان ئەکا بۆمانەوە ئەم ئیتیفاقیانەش بەس بۆ ئەوە بۆ ناوبرنی کێشەی فەڵەستین بەڵێ تەسویەکردنی کێشەی فەڵەستینی بێ ئیتیفاقی ئیبراهیمی بێ هەمووی لەبەر خاتری ئەوەیە و هەروەها کردنەوەی هەندێک قەنەواتی تیجاری لەگەڵ وڵاتانی عەرەبی ئەوە هەدەفێکی لاوەکیە کە بوون بە وڵاتێکی ئاسایی ئەمان دەوڵەتێکی تەکنەلۆژین لەبەرەوەی لەگەڵ ئەمریکایە پەیوەندیان زۆرە و تەکنەلۆژیایکی زۆریان هەیە ئیسرائیل دەتوانن تەصدیریکن بە وڵاتانی عەرەبی ئەوەی کە ڕێگە پێدراوە یعنی طبعاً هەناردەی بکەن و هەروە گەشتیاری و کۆمەڵک بابەتی ئابووری و شدە و کاتێتە پێشەوە بەڵام هەدەفی سەرەکی ئەوە بۆ قەزەی فەلەستینی لەبیر ببرێتەوەی تر جوولەکە ببێتە دەسەڵاتی باڵا دەست چونکە لە ناوچەکەیە ئەمریکا ڕێگە نادا هیچ یەکێک لە وڵاتانە تەنانەت ئەوەی حەلیف و هاوپەیمانی ئەمریکاش بن باڵا دەستتر بن لە جوولەکەش بەزەوە بۆ ئاساییکردنەوەیە ئەو ئیتیفاقیە بەرەکەوتنی ئیبراهیمیان بۆ خۆ بەدەستەوەدانە وڵا بەنسبەتی طبعا بەنسبەتی وڵاتانی ئیسلامی و خۆ بەدەستەوەدانە کاک دکتۆر ئاماژەی پێکرد جوولەکە نە ئاعترافەکە بە پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم نە بە قورئان و نە بە ئاینەکەمان ئاعتراف ناکە بە مەسیحیەکان بمسيحية وبعيسى كالدواي حضرتي مساواهات وشون اعتراف بإسلامك لبروا وتنهات وأنوي آيني إسلام ومهادنيك وخوب دستودانك وتسليمون بو واقعيك أوانا يعني ودرستك سپاس عندك من أوبريك من هي بايدين وخدمتان بالله بين راني برس سريكات جمير بين وخدمتان لقل ما بيننا سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵتان بەرداوامین بۆ قسەکرد لەسەر ئاینی ئیبراهیم و ڕێکەوتنی ئیبراهیم و دەراویشتەکانی کاکتۆر کۆمنتێک هەبوو لەسەر ئەمە بڵێن ئەماینی ئیبراهیم و ڕێکەوتنی ئیبراهیم هەردوو ئامانجە سیاسیەکەی هەیە نەگە ئامانجێکی دینی ئامانجە سیاسیەکەش بڵێن ئامانجێکی سیاسی بە ئامرازێکی ئاینی باشە خۆ طبعاً ئامراز ئاینەکە چییە وەکو دوکتۆر ئیسماعیل ئاماژەی پێدا ئێستا مشکلی حکومات نەماوە کێشەی گەلان ئامادە نین تەطبیع بکەن لەگەڵ ئیسرائیل ئەمە وەسیلەیەکە بۆی یعنی گەلان وا لێ بکرێ گەلان پێوتێ دیبلۆماسی ڕوحی یا المەسار الثانی پێوترێ یعنی مەساری یەکەم کە بریتیە لە مەساری سیاسی ڕێڕێ و سیاسیەکە لەگەڵ حکوماتە گەشتنێت ئەنجام ئەوە تا مەسەن زۆربەی وڵاتان تەطبیعیان کردووە کە پەیوەندیان ئاسایی کردووە بەڵام هێشتا گەلان پەیوەندی گەلان بۆ ئەم مەسەلەی ئاسایی نەبووەوە گەلان ئەویان قبوڵ نییە لەبەرەوە یانوێ لەم ڕێگەیەوە طبعاً ئامانجیان زۆرە ینی دکتۆر ئاماژەی پێدا کە ئامانجەکان سیاسین بە پلەی یەکەم سیاسین بەڵام خۆی دەرهاوشتەی ئاینیشی لێ ئەبێتەوە دەرهاوشتەی داوی لێ ئەبێتەوە
مثلا ئەگەر ئێمە مەسەگەر قناعەت بکەین کە فەرقی بینی مەسیحێت و یەهودیەت و ئیسلام نییە ئەتر بانگخوازەکانمان لە ئەوروپا ئەتر بانگوازی بۆ ئیسلام بۆ بکەن تۆ کە جیاوازی نەبێت لە نێوانمانە ئەتر بۆ بانگیان بکەین بۆ ئیسلام لەبەرەوە ئەوروپا ڕزگاری ئەبێ لەم بانخوازانە و مەسلەی بە مسلمانبوونی خەڵکی کامە شتێکە لێ ترسن زۆر لێ ترسن ئێمە ئامانجێکی گەورەیە بەدەستی بێنن بێلەوە یعنی ئەگەر ملەتان ئەو مەسلەی قبول بکەن ئەتر پەیوەندەکان ئاسایی بێتەوە تر دیسانەوە مەسەلەن لە ڕووی ئابوووریەوە ئیسرائیل زیاتر سوود ئەگەێنێ سوود ئستفادە ئەکات مەسەلەن شتومەکی ڕاستەوخۆ ئێستا شتومەکی ئەگەر بێتیش ناڕاستەخۆیەت بەڵام وەختە مەسەلەن شتومەکی ڕاستەوخۆ دێت سەقافەتی زیاتر دێتە ناو خەڵکیەوە یعنی ئامرازێک ئامانجەکان هەم سیاسیە بە پلەیەکەم طبعا مەسئلەی ئیسرائیلیش یعنی مەسئلەی ئەو دەوڵەتی ئیسرائیل لە فەڵەستینە بەڵێ یعنی کیانێکی قوارێکی ئامانجی سیاسی لە پشت بۆ ڕزگار بوون لە جوولە بەڵام پاڵنەری ئاینیشی لە پشتە پاڵنەر ئاینەکە چییە مەسەلەن تۆ بیری لێ کردووە ئێستا ئیسرائیل ڕایگەنێ کە دەوڵەتێکی دیم ئەگەر پاڵنەر ئاینیەکە نەبێت چۆن ئیسرائیل لەو جوولەکە لەو هەموو وڵاتانە لەو شوێنانە شوێنێک هەڵە بژێرم بۆ نیشتەجێ کە شوێنێکی گرگرتووە یعنی شوێنێکە مسلمانانی تایە مسلمانانیش قبولی بە درێژایی مێژوو دەرکەوتووە مسلمانان قبولی هین ناکەن داگیرکاری ئەو شتانە ناکەن قبول ناکەن فەڵەستین مەتەن 200 ساڵ لەژێر دەستی خاچپەرستەکانە بۆ ئاخریلیان سندنەوە ئەمەی کە جوولەکە فەڵەستین هەڵبژێرن پاشخانێکی ئاینیە کۆمەڵە کتێبەیە لە سەروی باسی سیاسەتی دەرەوە ئەلبعد دینی ڕەهەندی ئاینی لە سیاسەتی دەرەکی سیاسەتی خارجی ئەمریکی بەخصوصی فەڵەستین یعنی دانێکە محررەی خطاباتی ریگنی پێوترە ناوکەم بیرچوویەوە ئافرەتێک بوو باس لەوەکە ئەنبوو ئەوە سیاسە یا باسی یەدوڵڵاهەکان بۆ باسیەوە کات کە كتابك كثير شيء البعد الديني في السياسة الخارجية الأمريكية إزاء القضية الفلسطينية أستاذك فلسطيني دايناوة باسي وكات كأمي تبني قضية دولة إسرائيل كردوة يا دولة فلسطين مسيحي إنجيليا كان مسيحي إنجيليا كان بروتستانت كان زياتر مشبعا يا زياتر ينكراون بثقافة يهودية يعني كشتواني ودولة زياتر سرتا زياتر مسيحية بروتستانت كان بنشوكا بروتستانت كان سرتا هركاتي كمارتن لوثر وانا هاتن يكي لوشتاني فرزان كالبس المسيحي كان بخونن بلين يكون بو عهدي قديم بيشتر عهدي قديم نا خوانرا كعهدي قديم خوانرا وتلمود وعهدي قديم وانا شوانا وثقافة مسيحية كانوا لريب بروتستانت كان مشبع بثقافة يهودي بويا يشبوه كان يعني خدمة بيهود كان وخدمة كردن بيهود بجولك وخدمة كردني أزان بخواه حتى يعني هر كوبونيك بكرة لبيت الأبيض درباري فلسطين إلا أبي قرشي كيليبي لم توجمي المسيحية الإنجيلية بو اشتيك نكن مخالف مشيئة خوابيا مشيئة خواتي أوان آمد سازية كان بوي كقناعات يعني بمعركة هرمجدونية آمد سازية كان بوي كمسيح هنا دابزت مسيح لفلسطين دابزة وكاتي دابزة بجولكي ليبيا يعني ما راهنديكي آيني زوري لبشتا وأم داكوكي أمريكا يعني بدو أهم رهند بلين رهند الدينية كبكار يعني هم رهند السياسة كشبوي كان فلسطين إسرائيل وأمريكا لنا خوان بباشخانيكي آيني وأجزانن تو يعني تو هو كار عينكي برنگاريان ابيت ولا برو يعني خوان دز بعيني خوان بقرن بباشخان عينك وبين بلام تو لعينك الدامالن كتوين لعينك الدامالي او وقتها هيني برقري لتوانا يلن وات لكن تقبلي بكي يعني حتى هيك لا دراوشتكان يلي يعني نكر تقبلي دولتي خوارج ولا كلا فلسطين لنا ولايات اسلاميه بل كنانا تقبلي هيمني هيني هجموني غربي مسيحي كجارة مسلمانان أول شيء قبول نبوه
يعني كشتێکی وا لێ بێ مسلمانان زۆر ئاسایی بێ بەلایەنەوە مادام ئێمە یەکین و جیاوازینە لە نێوانمانە ئەتر چی دەسەڵاتدار مەسیحی بێ چی مسلمان بێ چی جوولەکە بێ ئەمانەمووی ئیش لەسەرەوە کرێت توان لابردنی نێهێشتنی ئەو بەرهەڵست ئەو با بڵێن هینە نەفس ئەو حاجزە نەفسیە ئەو حاجزە نەفسیە لە دڵی مسلمانانە هەیە بەرامبەر بە با بڵێن بەرامبەر بە حکمی یەهودی یا بەرامبەر بە قاواری جوولەکە یا بەرامبەر بە هەژمون و هەیمەنەی مەسیحێت غەرب بەسەر عالەمی ئیسلامیە جا ئەمە یعنی ڕاندەکە بڵێن پاشخانێکی ئاینی هەیە بۆیە ئەشیانەوێ لە ڕێی پیاوانی ئاینیەوە ینی هەوڵەدەن لە ڕێی پیاوانی ئاینی جیهانی ئیسلامیەوە ئەو مەشروعاتیە پەڕێنن وەختە یعنی ئەگەر ئەوان ئیمزایان کرد ئەتر خەڵکی تر ئەوان دەمڕاستی بەعتبار دەمڕاستی خەڵکین نوێنەری ئیسلامن کاوان تیان پەڕاند ئەتر خەڵکەکە قبوڵیەکات و شتەکە ئاساییە بێت سپاسەکەندەی و خزمەت چۆن مامەڵی لەگەڵا بکەن مسلمانە خەڵک ئیسلامیەکانیش کاکتۆر سەبارەت بە بڵێن لەم پرۆژەیەوی کە بەڕێز واچ لە سیاسەکە ڕەوکتنی ئیبراهیم بێت ئاینی ئیبراهیمیش هەوڵێکە بۆ باڵاستی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکە بەزۆ کوڕێژەی شوێنکەوتەکانیش یعنی لە جیهاندا چۆنە ئایا شوێنکەوتەی بڵێن ئەوانەوەندە زۆرن ئیسرائیل ئەوە باڵا دەست بێت بەڵێ بێگومان نەخێر بەپێی هەندێک لە ئیحسایات لە 154 دانیشتوانی زەوی کە نزیکەی 7 ملیارە لە 154یان شوێنکەوتەی هەرسێ ئاینە ئاسمانیەکەن یعنی بە مەسیحیەت و جوولەکە و ئیسلامەوە لە 154 دانیشتوانی جیهان پێگەهێنن ئیتر ڕێژەی تەدەیونەکە چەندێکە ئەوە شتێکی ترە بەڵام ئەوەی کە لەسەر جیهانی ئیسلامی و جیهانی مەسیحی و جوولەکە حسابە نزیکەی لە 154 جیهانن نزیکەی لە یعنی ئەوە نزیکەی 3 ملیار پوینت 6 شتێ زیاتریش ئەکا لە جیهانە لە 132 خەڵک ئایندارە بەس ئەم سێ ئاینە ئاسمانیە نییە ئەمە هیندۆسەکاننەوە بابی و بەهایی و ئیتر ئەو ئاینانەی ترکە هەیە بوزاییەکان لە 132 خەڵکی جیهان لەسەر ئەو پەیڕەوانی و ئاینانن طبعا ئەوانە داخڵی ئەم ئاینی ئیبراهیمیە نابن لەبەرەوەی بە ئاینی سەماوی و ئاسمانی حساب ناکرێن و هیچ پەیوەندیشیان نییە بەوەوە لەو ڕێژەی لە 154 تا باقیەکەی هەندێک ملحیدن بێدین هەندێکی شەر بڕوای بە هیچ شتێک نییە تر ملحیدیش نییە بڕوای بەس بە هیچ ئاینێک نییە لەو ڕێژەیە لەو لە 154 دنیا لە 133یان مەسیحین لە 121 ئەو لە 154 مسلمانە جوولەکە لە 0.2 ئەم پێکادەیە بێگەیەن یعنی هەر هیچ ناکە تۆ توانی بڵێ لە 154کە لە 133 مەسیحی و لە 121 مسلمانە لە 0.2 هیچ لە مۆزوعەکە ناگۆڕ ینی کەمترین ڕێژەی شوێنکەوتیان هەیە لە ناو دنیاە و یعنی بەم ئیتیفاقیە بەم لە 0.2 یانەوێ زاڵ بن لانی کەم بەسەر ئەو لە 121ەیە کە لە 121 جیهانی ئیسلامی پێگەهێنێ زایدەن ئەو مەسیحیانەی کە لە شەرق ئەژین و مەسیحی غەربیەکان نین طبعا ئەوانەش حسابیان جیایە هەم مەسیحین بەڵام مەسیحی ڕۆژ ئاوایی نین بە پلە دوو حسابن لە حساباتی مەسیحیەکانی دنیاە یعنی ئەوە ڕێژەکەیە ئەو ڕێژەیە بەڕاستی یعنی ئەگەر سەیری بکەی ئەوە هەر جێگای قبول نییە کە تۆ ئامادەبی لە 121 ئاینێک بتوێنیتەوە یان لە 154 ئاینێک بتوێنیتەوە لە 0.2 بەس سوار بە سیاسەتی خارجی و کاکتۆر سیاسەتی خارجی دەروی ئەمریکا بەکارهێنانی ئاین لەم ئیدارەی ترامپیش لە کاتیاتنە سەرکاری وتی دەمانەوێت ڕێکەوتنی ئیبراهیم فراوکەین لەو ڕۆژاندا قسەی کرد کە دەڵێ سعودیش پەلەیەتی هەوڵێکی زۆر هەیە بۆ فراوکردنی ئەم ڕێکەوتنامە یاخود بەناوی پێکەوە ژیان و ئاینی ئیبراهیمی و ئەوانە بیانەوەی زیاتر من پێم وایە لە 2020 تا زۆرتر چانسی بەرەو پێشچوونی هەبوو لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و قەزی غەزە و ئەم ڕووداوانەی ئێستا هاتوونەتە پێشەوە زەحمەتتر بووە بە نیسبەتی حکووماتی عەرەبی کە شەعبەکانیان قەناعەت پێ بکەن بەو تەطبیع و ئاساییکردنەوەی پەیوەندیە یعنی سعودیە تەنانەت مەرجێکی داناوە وەکو مەرجێک وایە کە ئاوی چاوی خۆی بپارێزێڵێت دەوڵەتی فەلەستینی ئیقرار بکەن
ئێمە ژەو کاتە پەیوەندی ئاساییەکەینە بەڵام جوولەکە بە هیچ جۆرێک ئامادە نییە ئیقرار بە دەوڵەتێک بکە ناوی دەوڵەتی فەلەستینی بێ ئەو بۆیە ئەم ئیتیفاقی ئیبراهیمی هێناوەتە ئاراوە کە ئەسڵەن فەلەستین ناوی نەمێنێت لە ناوناوانە تەنیا ببێ بە ئیسرائیل لەو ناوچەیە لەبەر ئەوە و هەروەها دوای ئەو دوژمنکاریە زۆرەی کە بەرامبەر بە خەڵکی غەزە و مسلمانانی سیڤیلی فەلەستین بەکارهێناوە خەڵکی مسلمان لە هەموو ناوچەکانی دنیا ڕق و تووڕێیان زیاتر بۆ بەرامبەر بە جوولەکە بەرامبەر سیاسەتی ئەمریکاش بەرامبەر سیاسەتی ئەمریکاش چونکە ئەمریکا پاڵپشتی ڕاستەخۆی جوولەکەی یعنی جوولەکە وەکو وەکیلێک وایە ئەو شەڕاکە بۆ ئەمریکا لەبەر ئەوە پێم وایە مەسەلەی ئیتیفاقی ئیبراهیمی وەک ترامپ وتبێتی وەکوڵێ ئۆمنیەتێکە و قسەیەکە خۆی حەزیلێتی یەجینا لە ئەرزی واقعە ئەرزێتەکەی زۆر زۆر خراپ بووە بۆ جێبەجێکردنی اینجا ترامپ هەر ئەوەی نەکردو ترامپ ئەوێت لەم فترەی حکمڕانیی کە هەیەی کۆمەڵێک شتی زۆر گەورە بە حسابی خۆی بکە پەلی هاویش بۆی لەگەڵ رووسیا هەر بە زووی ڕێکەوتنێک مۆر بکە هیچی دەست نەکەوت کردو کاک تۆ دەڵێ شانی ئەوم خڵاتی نۆبڵی ئاشین پێ بەڵێ بەڵێ یاخەدەی خۆی بۆ ئەوە حازر کردووە على ئاساس شەڕ و نینەکان ئەمەی فەلەستین وتی کۆتایی پێ هێنم ئەوە سەیری کرد وەزعەکە زۆر معقەدە بەو ئاسانیە نییە ئەوەی ئۆکرانیا و رووسیا هەر ناوەستێ ئێستا ئیتیفاقی ئیبراهیمی هێنێتە پێشەوە ئەوە هەر زۆر معقەترە لەوانی تر پێم وانە بتوانێت هیچ ئیجازەیەکی بێ ناوەڕاستی مانگی پێنج دێتە سعودیش وابڕە بێتە سعودیە پێم وایە سعودیە یعنی ئەو قسە تەقلیدی کە هەیەی و کردوێتی هەر ئەوە دووبارە ئەکاتەوە بەمەرجی ئەوەی کە دەوڵەتی فەلەستینی دانی پیا بنرێ لەلایەن جوولەکەەوە ئەم ئامادەیە تەطبیع بکە هەر ئەوە پێم وایە دووبارەکەنەوەی کە زیاتر لەو وڵاتانی کاتوتە پێش و ئیماراتە هەم لە ئاینی ئیبراهیم بیا خود بڵێن ماڵی ئیبراهیمی هەم لە پەیوەندیکرد لەگەڵ بڵێن ڕێکەوتنی ئیبراهیمیش بێت ئەو کارەکەی چییە ینی بۆ ئەوەندە دەچێتە پێشەوە لە پێ ناوچێ یاخود دژایەتی ڕەوتە ئیسلامیەکان جا لە سوودان بێ پێشتر لە لیبیا بۆ وەختێک لە سووریا لە میسر لە فەڵەستین وەڵێ ینی بەڕاستی ئەوە کورتبینی سیاسیە لەلایەن دەسەڵاتدارانی ئیماراتەوە دەسەڵاتدارانی ئیمارات وەکو پێشتر وتم یعنی لەبەرەوەی دەسەڵاتێکی شەرعی هەڵقوڵاوی خەڵک نین ڕاستە شێخی عەشیرەت و دەستیان گرتووە بەسەر دەسەڵاتە و بەڵام یعنی دەسەڵاتێکی هەڵبژێراو نین شەعبەکەیان پێیان ڕازی نییە دەسەڵاتێکنمانەوەی خۆیان ئەبینن تەنیا لە پاڵپشتیکردنی خارجی لەبەرەوە هەموو ئیشێک ئەکەن بۆ ئەوەی ئەو پاڵپشتیان بمێنێ زائیدەن لە 2020 ئەو کاتە ئێران زۆر بە قووت بوو باڵەکانی زۆر لە وڵاتانی عەربی بە قووت بوون تەنکی بە سعودی و ئیمارات هەڵچنی بوو تەنانەت بوو بە هەڕەشە بۆ سەر ئیسرائیلیش ئەو کاتە ئیمارات وەکو جۆرێک لە ئیحتیما بە ئەمریکا و بە ئیسرائیل یعنی بۆ ئەوەی ئەمریکا لێ ڕازی بێ ئەیود ئەبێ ئیسرائیل لێ ڕازی بێ لەبەرەوە ئەهات ئیسرائیلی ڕازیە کرد بۆی ئەمریکاش لێ ڕازی بێ بۆی لە ناوچەکەیە جۆرێک لە هەیمەنە و هەژمونی بمێنێ و ئێران پەڕووباڵی نەکا و نفوزی لە ناو وڵاتانی عەرەبیا بمێنێ بەڵام ئەوە لێدانە لە پایەیەکی زۆر گرنگیمانەوەی خۆیان کە ئەوان هەستی پێناکەن ئەوش بریتیە لە پایەی ئاینی ئیسلام یعنی ئەگەر ئەوان پشتگیری مسلمانانی ڕاستەقینە حرەکاتی جیهادی ڕاستەقینە بکەن لە ناو وڵاتانی عەرەبی و ئیسلامیە باشترمانەوەی خۆیان و نفوزی خۆیان مسۆگەر ئەکەن وەک لەوەی دژایەتی بکەن یعنی ئەگەر ئیمارات پشتگیری ئیخوان مسلمین بکە لە هەموو وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی دنیاە ئیخوان قاعدەیەکی فراوانی زۆر گەورەی هەیە ئەو کاتە هەمووی بێتە پاڵپشتی ئیمارات ئەگەر پاڵپشتی مەسەلەن حەماس بکە ئەوە حەماس سەری بەرز ئەکاتەوە ئەگەر لە سوودان ئەم جاش و مرتەزەقانەی نەهێنایە ئەو ئاشوبە لە وڵاتەکەیان دروست بکەن پشتگیری حکوومەتی وڵاتەکەی بکردایە ئەو کاتە ئەو حکوومەتەش لە بەرامبەرە زیاتر پشتگیری ئیماراتێکی یعنی بەڕاستی نەزانیە چونکە ئەگەر زانابن و شارەزا بن دەست ئەگرن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە وەکو شوناسی یەکەمی نەتەوەی خۆیان لەبەرەوەی ئاینی ئیسلام بە زمانی عەرەبی دابەزیوە کەواتە باشترین مقەوم بۆ مانەوەی ئەوان لە دەسەڵاتە دەستگرتنە بە ئاینی ئیسلام و پشتگیریکردنی ئەو بزوتنەوانەیە کە لە وڵاتانی ئیسلامیە شۆڕش ئەکەن بەڕاستی بەڵام ئەوە ناکەن ئیتر ئەوە وەکوڵێ تەفزیلی ئەوەیان داوە کە هەر دایمەن پشتگیریە دەولی و خارجیەکەیان بمێنەوەتر هەموو مەسروفاتێکەکەن لە پێناوی ئەوەیە بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە ئاینی ئیبراهیمی یا خودڕێکەوتنی ئیبراهیمی خەڵکی موسڵمان وات تا خەڵکی کوردستانیش چۆن مامەڵە لەگەڵدا بکە ئەگەر بە هەر ناوشانێک جا بە ناوی نزای نیشتیمانیەوە بێ بە ناوی پێکەوە ژیان ببێتە ناومان چۆن مامەڵە لەگەڵا بکەین طبعا بەو ئاماژەی ئەوان ئەیانوێت ئەگەر شێواندنی ئیسلام بێ یا خزاندنی عەقایدی مەسیحی و یەهودی بێ بۆ ناو ئیسلامەوە طبعا بێ ڕەفز بکرێتەوە
و بديلك بوم إسلاما يعني أجر بيت وكو ألترناتيفيا بديلك بو إسلام بيهن كردستان وكنت بقولتم يعني الكردستان كشيء أيني مانية أوي زردشتي كان أوي بابلين هنا كان رويدا أو يزيد كان داعش كردية يعني هم وزان كما شيء داعش شيء مخابراتي بو يعني هربونا عشان كردي إسلام بهن بو أينا بو يزيد كان صالنا مسلمانان اشتوان بسرانا طبعا أصلا الإسلام شو سرچان كرتوا أجر نقولش اللي يبكن چونکە هینی ئەوان ناوکەشیان و شێخەکان کە عادی کوڕ مسافر ئەمەویە و ئەمانە ناوی ئیسلامین بەڵام یعنی تا پێشتر شتێکی وە نەبووە لە نێوان مسلمانان و یەزیدیەک بەهاتنی داعش کۆمەڵ ینی ئیسلام بەتەواتی ناشرین کرا لە جیهانە بەڵێنگەمەیەکی هەواڵگری بوو مخابرە بەتاکید ئیشێکی مخابراتی بوو بۆ ناشرینکردنی ئیسلام ینی داعش زۆر لەگەڵ ڕۆحی ئیسلام و مەقاسدی ئیسلام و ئەو شتانە ناکۆک بوو ئەگەرچی دەستی بە دەقەکانەوە گرت ئەوەی لێ بترازێ ممارسەی داعش تەنیا بەرامبەر ئەوان وانە بوو بەرامبەر هەموو کەسێک کە هینی نەبوایە حتا لە سووریا عشرة شعاطات نازم تشارشتك حوصل نفري كشتوا حوصل زلام اللي كشتوا كسنيش نو عربيشن يعني جاء أستاذ يعني مقصد مويا ذكرني قصدي هرچند شتێکی لاوەکی بووە پێویستەکە باز چونکە ڕەنگە هەندێک کەس بڵێ چۆن کێشەی ئاینی نییە لە کوردستانە تۆ یەکسەر خەڵکی مەسەلەی داعش و یەزیدەکانی بیرەکەوتووە داعش تەنها بەرامبەر یەزیدەکانمان بناڵم لە هەر لە قەبیلەی شیعەتات 700 نەفریان کوشتە بە گەنج و بە خەڵکی بەتەمەنەوە يعني ئیسلامەکانی کوردستان تەکفیری هەموو ئیسلامەکانی کوردستان زەقکردنەوەی قەزای یەزیدیەکان و اینکە بەشێکە لەو چاواشەکاری کە سیمای سەرەکی ئەم سەردەمێ ئێمە لەم سەردەمە ئەتوانین ناوی بە ینی سەردەمی چاواشەکاری بامتیاز سەردەمی چاواشەکاری سەردەمی دروشم سەردەمی شیعارات يعني إسرائيل لولا شعب قالك إبادة كا لسروا ببومب وبصاروخ وبمشتك أيان كتير بومبي زور قرص هاي تسر شادر يعني خيمة بومبي هني بوشي هر اشتكي أقداري بو برد خوي أستوينتو هنا به لولا شو لزيوش شو همو يارمتي كشتكي لي منع كردون يعني هري أقرش بيان استوينو أشياء لبرس شابيان كوجه دەرمانیان بۆ ناچێت هەزارها باز 3000 نەخۆشی درێژخایانەکەن بێبەش کراون لە دەرمان ئەو مناڵە تیاچێ ئەو ژنە تیاچێ هەموو پیاپیرە تیاچێت لەم لاشودێن لە کوردستانە ئاڵای پێکۆژیانمان بۆ هینەکەن یعنی وەکو دکتۆر ئاماژەی پێدا یعنی گەلان دوای 7 ئۆکتۆبەر ئەگەر پێشتر هینێکە بوو بێ هەندێک لە ئەلمانیەکان یا هەندێک لە ئەوانەی سەر بەدەسڵات بوون مەیلێکیان هەبوو بێ بۆ تەطبیع و ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیلە چونکە لە ئیمارات و لە سعودیە لە شوێنانە خەڵکانێک دەرەکەوتن ئیعلامین باسی ئاسایکردنەوەی سەردانی فەڵەستینیانە کرد سەردانی باڵێن ئیسرائیلیانە کرد بەس دوای 7 ئۆکتۆبەر یعنی ڕقی گەلان لە جوولەکە و لە وەحشیەتی جوولەکە و نەکرد وەڕقی ملەتی خۆمان مسلمانان بۆ ئینەما عالەم هەمووی جیهان هەمووی یعنی وەحشیەت و دڕندایەتی جوولەکان بۆ دەرکەوت و یعنی تێڕوانینی خەڵکی بەعام یعنی لە هەموو جیهانە بۆ جوولەکە گۆڕانکاری زۆری بەسەرا دێ ئەگەرچی ئێستاش هەندێک زۆر دەرنەکە بەڵام لە دوای ئەم تاوانانە کە هین بخرێنە ڕوو زیاتر بکرێن زیاتر خەڵکی بۆی دەرکەوە کە جوولەکە چەند تاوانبارن ئەنجا لەگەڵ ئەمانە ینی چۆن تەعایشەکەی ئەو چۆن کەسێکی وا توانێت بانگەشە بۆ تەعایش بکات کەسێ بانگەشە بۆ پێکۆژیان و تەعایشەکە کە ڕێکەوتنی ئاشتی کە خۆی لەسەر ئەرزی واقع ممارسەی بکات و باوەڕی پێبێنێ باوەڕی پێ بکە بەڵێ لە کاتێکە ئەو باوەڕی بۆ نییە کردەوەکانی هەمووی پێچوانێ ئەو دروشمانە کە بەرزیەکەنەوە مامەڵی خەڵکی مسلمان مامەڵە خەڵکی مسلمان ئەبێ هین بێ ئیسلامیەکان بێسا ڕەنگە هەوڵێکی شەبێ سەر لە میسر لە ئوردنەوە دەستی پێکرد هەوڵێک بۆ دژایەتی ڕەوتە ئیسلامیەکان
ئەو قەدەغەیانکردن سیناریۆیەکیان دروست کرد ینی پلان دیکەش هەیە جگەلەوەی کە لە ڕێی ئاینەوە بۆ دێن لە ڕێی ئیتیفاقی ئیبراهیم بۆ دێن لە ڕێی دیکەشەوە خۆمە لێدانی ئیخوان هین لە ئەردەن طبعاً یەکێک لە دەرهاوشتەکانی 7 ئۆکتۆبر حقیقەت چونکە ئەو حماس و ئەو اندفاعی لە ئەردەنە هەبوو بەرامبەر بە هین ئەمە وردە ئاوا نامێنێتەوە مەسەن سبەینێ ممکنە کاری تونند و تیژی لێ بکەوێتەوە ممکنە ینی ڕەفزێکی هینی لێ ڕوو بکاتە تونند و تیژی کاتێک کە ئەبێن هەڵۆستی ملەتان حکومات ئاوهەیە تەسەورەکەمەمە وزار بە ئەستباقی پێوتێ بۆ لێدان و چاوترسێنکردنی ئیسلامیەکانش و خاصن تەوژمی ئیخوان لە شوێنەکانی ترا چاوترسێنکردنیان و بێدانکردنیان ئەترەوەنە قزەی بەدەم قزەی حماس و فەڵەستین ئەو شتەوە نەچن ئەمە هەڵۆستی ئیسلامیەکان ئێمە مەفزوان نەڵێن بەس ئیسلامیەکان بەعتبار بۆ ئەتبارەی ئەتوانی بڵێ ئەو کەسان کە بەتەنگ ئیسلامەوەن یا غەمخۆری ئیسلامن ئەگنابێ ئەرکی سەرشانی هەموو مسلمانێکە کە هیچ عەقیدەیەکی تر غەیری ئیسلام قبوڵ ناکات بەڵام لەگەڵەوەشە باوەڕی بە پێکەوژیان هەبێ لەگەڵ شوێنکەوتوی هەموو ئاینەکانە لەگەڵ هەموو کەسێکان دوشتن زۆر جیاوازن لێک تۆ دەست بگری بە ئاینەکەی خۆتەوە من جارێکیان برادێکی مەسیحی دکتۆر بوو پێوتم ئێمە بەلا ئێوە کافرین وتم هەر کەسێ باوەڕی بە مەسیح هیچ نەبێ کافرن یعنی خۆ مەسەلەکە تەنها باوەڕبوون بە هین نییە بە محەممەد صلی الله عليه وسلم بەڵام کافربوونی حکمی کافربوون معنایەوە نییە کە خۆزانی ئەحکامی محاربینمان هەیە کافری محاربی کافری مسلمانە معاهدمان هەیە یعنی چاوەشەکاریەک لێرە هەیە کە ئەگەر بڵێ فلان کافرە وازانیانی تۆ ئەعلانی شەڕ لەگەڵا کردو ئەبێ لە ناوی بیت و ئەبێ با بڵێن دەسەمۆی کەیت و ئەو جۆرشتانە ئەگیناوەکو هەڵۆستی هەموو تاکێکی مسلمان باوەڕی بەخوا هەیە باوەڕی بە یەکتاپەرستی هەیە ئەبێ ئەم شتەی پێوتی ئاینی ئیسلامی ئاینی ئیبراهیمی ئەبێ ڕەفزی بکات و بە گومڕایی و بە ضەلالی بزانێت جا کتێبێکە بالمناسبە محەممەد یوسف ئیبراهیم دکتۆر محەممەد یوسف ئیبراهیم کتێبێکی نووسیوە ئەلیبراهیمیە و ضەلالەة القەرن ئیبراهیمیەت و گومڕایی سەردەم ئەو کتێبە لە ڕووی ئاینیەوە باسی ئەم بابەتێ بە دوورێژی کردەوە ڕای مەجامع فقهیەکان و زانانی ئیسلامی هەموو هێناوەتەوە کە هەڵۆستیان چییە لەم شتە تازەیە ڕاستەکەم دێمە خزمەتت چەندە حەوت خۆڕێکیشمان ماوە بۆ کۆتایی دێمە خزمەت کاکتۆر سەبارەت بەوەی کە جاچی ئاینی ئیبراهیمی بێ چی ئیتیفاقی ئیبراهیمی بێ پێ دوایە لە ناو ئەو گەلانی مسلمان لە کۆتاییدا سەر بگرێت یاخود ئیتیفاقیکەش ڕۆژێک دێ فەشەل پێبێنێ حکمڕانی وڵات مسلمانیش تعبیر لە بۆچوونی گەلەکانیان بکە بێگومان سەر ناگرێ ئەوە چونکە دایمەن دەسەڵاتی گەل و خەڵک زیاترە لەو حکمڕانانەی کە حکمیەکەن و بە تایبەتیش ئێستا کە جۆرێک لە هۆشیاری خەڵک ینی هۆشیاری گەل بەهۆی پێشکەوتنی ئامرازەکانی پەیوەندیکردن و ئەنتەرنێتەوە زیاتر بووە ئێمە ساڵانی ڕابردوو ینی ئەگەر غەزە ئەوەی ئێستا بەسەری هاتووە بەسەری بەهاتایە لە هەشتاکانە لەوانەیە لە سای هەشتای خەڵک هەر نەیزانیایە هەستی پێ نەکردایە چونکە حکوومەتەکان حکوومەتی دیکتاتۆری داخراو بوون وەسایلی ئیتیصال نەبوو ئەوەی کە دەوڵەت ئەیوت تەنها ئەوە ئەگەیش بە خەڵک بەڵام ئێستا ئەو هۆشیاریە جەماوەریە بەرفراوانەی کە دروست بووە زیاتر یەکڕیزی و یەکدەنگی لە نێوان گەلانی مسلمانە هێناوەتە ئاراوە جاران حکوومەتی ئێمە گەلی کوردی بە عەرەبەکانی دەرەوەی خۆی ئەناسان بەوەی کە ئەمانە لە دین هەڵگەڕاونەتەوە ئێمە سەر و ماڵێن حەڵال ئەکەین بە ناوی ئەنفالەوە بەڵێ حکوومەتی بەعەس ینی خەڵک زۆرێک لە عەرەبەکان هەر بڕوایان کردبوو ئەسڵان کەوایە لەبەرەوەی ئێمە دەنگێکمان نەبوو خۆمان بە حەقیقی بگاتە ئەو وڵاتانە ئەو شعبە و ئەو خەڵکە بۆی بزانە ئێمە کەوانین ئەوە حکوومەتەکە بوو نوێنەرایەتی ئێمە کرد بەڵام ئێستا و حکوومەتانە نوێنەرایەتی خەڵک ناکەن
تەنیا نوێنەرایەتی ئەو نخبە دەسەڵاتدارەکەن کە بە پاڵپشتیەکی دەولی و ئیقلیمی ئەمێننەوە وەئیلا خەڵکەکە بە شێوەیەکی گشتی هۆشیارە. ئێستا من لەگەڵ عەرەبێک و تورکێک و فارسێکە ئەتوانم پەیوەندی بگرم، ئەتوانم بیر و بۆچوونی خۆمی پێ بڵێم، خۆمی پێ بناسێنم بەبێ ئەوەی کەسێکی تر ببێ بە نوێنەرم هەویێ و ناسنامەی من بە شێواوی بۆ بگەێنێ. ئەوە زۆر گرنگە. ئەنجا ئەوە لە زۆرێک لە مەواقیفا دەرئەکەوێ. مەسەلەن جاری وایە ڕای گشتی لە نێوان هەموو مسڵمانانی جیهانا دروست ئەبێ لەسەر پرسێک. ئەو ڕای گشتیە جاران دروست نەبوو، بەڵام ئێستا بە ئاسانی دروست ئەبێ. جاری وایە ڕای گشتی ئینسانی دروست ئەبێ، وەکوی کە ئێستا بەرامبەر بە شەڕی غەزە، بەرامبەر بە وەحشیگەری جوولەکە لە وڵاتانی ئەوروپا، لە خودی ئەمریکا، خەڵکێکە مسلمان نیە، لیبراڵە، خەڵکی ئاساییە، بەڵام زەمیری ئینسانی زیندووە. وەکو من و تۆ هەست بەو شعور بەو ناڕەحەتی بەو خراپیە ئەکا کە جوولەکان بەسەر خەڵکە ئەهێنن. ئەوە کەواتەوە ڕێگایەکە بۆ ئەوەی خەڵک حقیقەتی خۆی بگەێنێ بە یەکتری و لە کۆتاییە یەک دەنگی دروست بکە. ئەنجا ئەوە لە نێوان گەلانی مسلمانە طبعا زۆر زیاتر ئەبێ. باش وەکو دوای پرسیار مەسە دەسەڵاتدارانی هەرێم، یعنی هاوشێوەی وڵاتانی تر لێ ناخوێنرێتەوە کە ئاینەی زۆرینەی میلەتەکان فەرامۆشکەن، جار لە پەروەردە بێ، لە مزگەوت بێ، لە بۆنەوە مەراسیمەکان بێ. ئەمە چی بۆ خەڵکی کوردستان تێدایە؟ ئەوە وەکو ئەوەی کەوتم سەوارەت بە ئیمارات سەوارەت بە کوردستانیش ڕاستە. لێرە زۆرینەی خەڵکی کوردستان مسلمانە، باش کەمینەی ئاینی تریتیایە و خەڵکێکی تایە بڕای بە هیچ نییە، کەمینەن ئەوانە. کەواتە تۆ مادام حکمی زۆرینەیەک ئەەکەی ئەبێ مراعاتی شعوری ئەو زۆرینەیە بکەی. ئەو خەڵکە بڕای بە ئاینی ئیسلام هەیە، کەواتە تۆ کە دەسەڵاتداری ئەو خەڵکەی ئەبێ شعوری ئیسلامی ئەو خەڵکە بریندار نەکەی. لانی کەم ئەگەر لەگەڵیشیان نەبی نابێ شعوری بریندار زۆر بریندار نەبوونەوە شەیدکردنی مامۆستای ئاینی، لاوازکردنی ڕۆڵی مزگەوت و داخستنیان، ینی زۆر شتی قۆناغیری کە لە قۆناغەکانی ڕابردووە ئەو شتانیان هەمووی کردو. بەس من پێم وایە ئێستا تا ڕادێک دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان گەیشتوتە ئەو قەناعەتەی کەوا ئەبێ ڕێز لە ناسنامەی ئاینی ئیسلامی خەڵکی کوردستان بگرێ. ئەو جۆرە شتانە ئەکرێ. ئەوە طبعا حاڵەتی عابرە، ئەو نزایی کە لە هەولێر کرا حاڵەتی تایبەتی و عابرە و بۆ مەبەستێکی تایبەت ئەکرێ، یاخود وەکو ئەو سەردانی کە کۆمەڵێک سیاسی و پەرلەمانتار بۆ فەڕەنسا کاتی خۆی بۆ قونسوخانەی فەڕەنسا کردیان، وتیان ئێمە ڕۆشن وتیان ئێمە دژی وتیان ئێمە لەگەڵتان ئەوە هەندێک بڵێ هەندێک حاڵەتی عابر و تایبەتە بۆ مەبەستێکی دیاریکرا و بەکاری هێنن و ئیلا لە کۆتاییە بێت تەسلیمی ئیرادەی ئاینی خەڵکی کوردستان وڵای من تەناوە ناڵێم چەند خاڵە باس بکەم. طبعا ئەم پرۆژەیە ئەمینە نخبەی ئەلمانی پشتگیری لێ کاتەوە بێ بە ئەوە بزانین لێرەش پشتگیری ئیبراهیمی بەڵێ هەموو دینیان نییە، خۆیان دین بەلایەنەوە گرنگ نییە، تۆ قەداسەتێکی نییە ئەتر هەرچێک بێت باوەڕشیان بەو دروشمەیە کە گوایە دین هۆکاری ناکۆکی و بشێوی ناو خەڵکیە وازانن کە ئەگەر دین نەمێنێ ناکۆکی و شتیوان نامێنێ. ئەمە تێگەشتێکی هەڵەیە و بۆیە بەلایەن و احتیادیە. من ئەڵەم بەنسبەت کوردستان و ینی حکوومەتی هەرێم نابێت چاو لە ئیمارات بکە. ئیمارات یان ناتوانێت ڕۆڵی ئیمارات ببینێ. ئیمارات دەوڵەتێکی زۆر دەوڵەمەنە، شوێنێکی زۆر استراتیجیە، دەوڵەتە ئەو کیانێکی سربەخۆیە. کوردستان سربەخۆ نییە، کوردستان ینی ناتوانێت ڕۆڵە بینێ، حەق نییە ئەو ینی بچنە ژێر ئەو بارەوە. ئەو هەڵەیەکی استراتیجی زۆر گەورەیە بۆ سمعی کورد. ینی ئیمارات بە پارە و بەهین بە ئیمکانات وێن خەڵکی بێدەنگە کات، وڵاتانیش ئەکرێت، بەس کورد چییە کات؟ یان دەسەڵاتی کوردی کە ینی ملەتانی مسلمان لە خۆی عاج زەکات وێنای کورد ناشینەکە لە بەرچاوی عالەمی ئیسلامی هەڵەیەکی گەورەیە. لەبەرەوە ئەمێنێت خەرشت من کایڵێم ڕۆڵی مامۆستایانی ئاینی ئەبێ بیسەلمێنن کە زیندوون، ئەبێ بیسەلمێن کە ڕۆڵیانێ ئەبێ وەکو جارانی نەبن کە لە بژێر باڵی ئەوانە لە ژێر باڵی ئەوانە مارکسیێت هەڵەیە. ئەوە یەکێکە یعنی ئەو مامۆستایانیانێ کە لە دین تێگەشتن حەق ڕۆڵی خۆیان ببینێت، چونکە مامۆستایان و غیری مامۆستایان بەس مامۆستایان لەبەرەوە مخاتەبەی ینی هەموو توێژەکانی ملەتەکەن. ئاینی بوو دوای پارتی وێتی بکەوی و پشتگیری لە
حکومڕانەکەیان بکەی و بانگەشیان بۆ بکەی ئەوە وەخت خۆی کە مەلایەک بوو بۆ شوعی نەفرێ شوێوت بەخواانە لە شوێت تێگەشتوونە لە ئیسلام تێگەشتووە ئەمان بەسمە زانیانی شوێت لە کوردستانە بڵاو بوو مامۆسای نیشمانە بوو زۆریان مناڵەکان خوێن بوون بە شوعی مانایە نەیانتوانی ڕۆڵێک ببینن زیندوو نەبوون ئاگان لە وەزعەکە نەبووە ئەمانوێ مامۆسانی ئاینی لەو دەرک بۆ حقەتە بکەن و مەترسی ئەم پرۆژانە بزان و ڕۆڵی خۆیان ببینن. سوپاس دەکەین دکتۆر کەریم ئەحمەد داوەتی مادومان کردی سوپاسی ئەمەدە بۆ دەکەین سوپاس بۆ تۆش کاک دکتۆر ئیسماعیل بەرزنجی مادومان کردی سوپاس دەکەین بەرنامەکەتان دۆڵەمات کە زۆر سوپاس خۆش بێ سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ